بەڕاستیە ئەوەی کە زۆر گرنگە ڕەوتی فیلمسازی کوردی هەرچەند کەم و کورتیش بێ و هەرچەند سادە بێ و هەرچەند ژمارەی بەرهەمهێنان لە ئاستی پێویستانە بێ، بەڵام بەڕاستی توانیوێتی کاریگەریەکی باشی هەبێ و ویست و خولیایەکی گەورە بۆ ئەم هونەرە لە ناوخۆ و لە دەرەوە هەیە. و هێندەی من لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە حکمی بەشداریکردنم لە بەشێک لە فیلم فەستیڤاڵەکانی دەرەوەی وڵات و ئەزمونکردن و چاودێریکردن بەسەر ئەم ڕەوشەوە بۆم دەرکەوتووە کە خواستێکیش هەیە لەسەر ئاستی دنیا بۆ تێگەیشتن لەبارەی سینەمای کوردەوە یا لەبارەی دنیای کوردەوە چونکە ئێمە ئازانین کە دنیا بە جۆرێک لە جۆرەکانەیەوێ بزانێ کورد چێە و چیەکە و چۆن بیرەکاتەوە و چۆن گزارش لە خۆیەکە، چونکە ئەوەندەی سینەما ئەتوانێ زمانی حەقیقی میلەتێک بێ کەمتر ڕەنگە بکرێ هیچ ئەداتێکی تر هیچ شتێکی تر بتوانێ ئەم مەسەلەیە وەڵام باتەوە. بۆیە ئەم ڕەوتە لە فیلمسازی کوردی کە وردە وردە بەرەو پێشەوە ئەڕوا پەیوەندی فیلمسازانی کورد لەگەڵ یەکتر لە پارچە جیاوازەکان بۆ کارکردنی پێکەوەی بەتایبەت لەم چەند ساڵەی ڕابردووە لە باشووری کوردستان کێڵگەیەکی بەرهەمهێنان دروست بووە کە تیا بەشێک لە فیلمسازان و هونەرمەندان لە پارچەکانی تری کوردستانیشەوە ئەم کێڵگەیە ئەم فێڵدە بەکارهێنن بۆ بەرهەمهێنان و بۆ جۆرێک لە دروستکردنی پەیوەندی و کاریگەری لەسەر یەکتری شتێکی تازەی بەرهەمهێناوە کە زۆر مای سەرنجە. ڕەنگە لە داهاتوو لە چەند ساڵی داهاتووە بتوانین خوێندنەوەی ورتر بۆ ئەو بارودۆخە بکەین و بزانین چی لەم پرسە هاتۆتە دەرەوە. بۆیە بەڕای من بەرهەمهێنان ئەتوانێت زۆر کۆمەکمان بکا بۆی بگەین بەو شتانەی کە پێمان وایە هێشتا نەگەیشتوین و لەگەڵ بەرهەمهێنانە بوونی فیلم فستیڤاڵە ناوخۆییەکان بە گرنگیی تایبەتەوە تەماشاکەم کە توانێ ڕۆڵی هەبێ لەسەر ژمارە و چۆنێتی بیرکردنەوەش تەنانەت لە ناو فیلمەکانە، چونکە لە بەریەککەوتنە لەگەڵ یەکتر لە بینینی سینەمای یەکتریە هونەرمەندەکان ئەتوانن مانا بدۆزنەوە و توانن بە جۆرێک لە جۆرەکان هاوبەشی بکەن لە بیرۆکەیە و جۆرێک لە مانای تازە دروست بکەن و لە کۆتاییە ئەکرێ ڕەوتیش هەر لەم شتەوە پیا ببێ. لێرە پێم باشە لەسەر چەمکە ئەساسیەکان من قسە بکەم. چەمکی ئەساسی مەسەلەکەمان مەسەلەی شوناسە، ئایدنتیتی، هەویە، ئەم چەمکە چییە؟ ئێمە ئەمانەوەی لێرە وەڵامی چی بینەوە؟ شوناس خۆی چییە؟ ئەگەر لەسەر پێناسی شوناس بۆستین کە دۆخێکی دەرونی و عەقلی نازنامەی تاکە کە تیا ئینسان هەستەکات کە لە ناو گروپێکە، لە ناو ئەو دەستە جەمعیەکە، لە ناو کۆمەڵێک ئینسانە بەیەکەوە خۆی ئەبینێتەوە بە هەستی هاوبەش لەگەڵ ئەوانی ترا. لێرە شوناسی بۆ دروستە بێ و خۆی وەک بەشێک لە شتێک ئەبینێ، خۆی وەک بەشێک لە گشتێک تەماشاکە، ئیتر لەو گشتەوە وێنەیەک بۆ خۆی هەڵەهێنجێت و ئەیکا بە بەرجێک بەبەری خۆیان دابڕێ. جاری وایە شوناسی کاتیە، جاری وایە شوناسیشی جێگیرە، جگەل لەو شوناسە تاکایەتیە کە ئینسان ئەتوانێت تعریفی لەسەر ئاستی ذاتی خۆی بۆ بکە. سەرنجتان بۆ ڕاکێشم لە پێناسەکردنی ئەم چەمک و زاراوانەیە دوایی من بە وردیم لەسەر مەسەلەی ڕەبتی چییە بە فیلمەوە و دوایی ڕەبتی چیە بە فیلمی کوردیەوە ئەم باسانە ئاکەم. و ئەگەر ئێمە وەک گوتم ئەگەر دۆخێکی دەرونی و عەقلی تاکە کەسی بێ
مەسەلەی شوناس ئایدەنتی دوایی ئەکرێت بەشێکی تریشی ناسنامەی گشتی گروپەکان بێ کە تیا هەستی هاوبەش و نازنامەی کۆمەلگا ئەتوانین بدۆزینەوە. هەندێک جار نازنامە لەسەر ئاستی ئیتنیک هەروەها نەتەوە و گروپە جیاوازەکان ئەتوانین خوێندنەوەی لەبارەوە بکەین. ئەمە وەکو نازنامە یا وەکو شوناس خۆی چییە؟ سینەما معلومی بەڕێستانە گێڕانەوەی چیرۆکی ئینسانە، جۆرێکی ترە لە گوزارشت، جۆرێکی ترە لە نووسینەوەی مێژوو و بە ئەداتێکی مۆدێرن. ئێوە معلومی بەڕێستانە کە سینەما بەرهەمهێنراوێکی دنیای مۆدێرنەیە کە ئینسانی ئەم هاوچەرخ ئەتوانێت لە ڕێگەی خۆی مانیفێست بکە و تیا بیر بکاتەوە، تیا تعبیر لە خۆی بکە. یەکێکی ترە لەو ئەداتانەی کە مرۆڤ بەرهەمی هێناوە و لە ڕێگەیەوە هەم بیرەکاتەوە هەم گوزارش لە خۆیەکە. بەر ئەساسی ئەمە شوناسی سینەمایی چییە؟ ئێمە توانین ئالێرە بگەڕێنەوە بۆی کە ئینسان بەو جۆری کە بیرەکاتەوە، مرۆڤ بەو جۆری کە هەیە ئەوێ لە ڕێی سینەماوە تعبیر لە وجودەی خۆی بکە. دوایی هەندێک جار لەسەر ئاستی شوناسی تاکە کەسی ئینسان بیرەکاتەوە و فیلم دروستەکە لەسەر ئەساسی ئەم تاگەرایی خۆی بیری پێکردێتەوە. هەندێک جاریش لەسەر ئاستێکی گشتی کە ئەوێ ببێ بە هەڵگری با بڵێن شوناسێکی کۆمەڵایەتی لەسەر ئاستی نەتەوەیی یان سیاسی تعبیر لە خۆیەکە و ئەتوانێت خۆی مانیفێست بکە لەسەر ئەساسی ئەو چوارچێوەیی کە دۆخەکە بۆی بەرهەمهێناوە یان خۆی تیابینیوەتەوە. هەر لەسەر ئەم ئەساسە ئەتوانین بڵێن بیرکردنەوەی کۆمەڵایەتیانە لەبارەی ئیتنیک نەتەوە کۆمەڵە جیاوازەکان شتی زۆر گرنگمان بۆ ئەخەنە بەرچاو. ئێمە چەند مۆدێل و چەند با بڵێن جۆری سینەمای جیاوازە ئەتوانین شوناس بدۆزینەوە بۆ سەرەتایەک بۆ چوونە ناو باسەکەمان، بۆ چۆن ئەتوانین سینەمای شوێنێک لە سینەمای شوێنێکی تر، سینەمای نەتەوەیەک لە سینەمای نەتەوەیەکی تر، سینەمای گروپێکی کۆمەڵایەتی لە گروپێکی تری کۆمەڵایەتی جیا بکەینەوە. زۆر بە سادەی بۆ نموناگەر ئەم گوزارەیە ڕاست بێ، سینەمای سیاسی و بەرەنگاری یەکسەر ڕەشپێستەکانمان بیرەخاتەوە، چونکە ئەوان سینەمایان وەک ئەداتێکی مۆدێرن بۆ گێڕانەوە و تعبیرکردن لە خۆیان و بیرکردنەوەی خۆیان بەکارهێناوە وەک بەرگریکردن، وەک نیشاندانی ستەمێکی مێژووی لێیان. و بۆیە کاتێک باز لە سینەمای ڕەشپێستەکانەکەین یەکسەر جۆرێک لە بەرەنگاری و جۆرێک لەو حاڵەتەمانیەتە بەرچاوکە ئەمانە گەلێکن یان کۆمەڵەیەک مرۆیین کە لە سەردەمێکی جیاوازە بەرستەمێک کەوتون و ئەم ستەمە بە جۆرێک لە جۆرەکان بووە بە نەعلەتێک بەسەر ژیانی ئەوانەوە و ئەوان نایانەوێت دنیا ئەمەی بیر بچێتەوە کە ئەوان بەرهەمی ئەم ستەمەن و ئەوان لە مێژووە ستەمیان لێکراوە، بۆیە لە ڕێی سینەماوە تعبیر لە خۆیانەکەن. لە بەرامبەر ئەوەیە مەسەلەن نەتەوەیەکی تری وەکو هێند مەسەلەی کلتور، ئەفسانە و مەسەلەی پرسینەتەوەی، مەسەلەی گۆرانی، مەسەلەی سەما ئەبێ بە پرسیان. لە لای هندیەکان پارێزگاریکردن لە ترادیشنەڵ، پارێزگاریکردن لە ئەفسانە، پارێزگاریکردن لە کارکتەری هەندی چەمکی ئەساسیە. بۆیە سینەمایەکی کلتوریە، سینەمایەکە ڕەنگ، کەش و هەوا
ئامادەیەکی زۆری هەیە. طبعاً کەماڵین لە سینەمای ئەوانە سینەمای ئەوان گشتێکە کە تایە لە تاکەی فیلمەکان پێک هاتووە. بۆیە مەسەرەن کاتێک باسی سینەمای ڕەشپێستەکانەکەی یان باسی سینەمای نەتەوەکانی ترەکەی تاکەی فیلمەکان بەیەکەوە کە تەماشاکەی ئەم تێڕوانینە و لەبارەیەوە بۆ دروستە بێت.